ئامادەبوانی خۆشەویست زۆر بەخێر بێن. خۆشحاڵین ئەمڕۆژ سێشەمەیەکی تر لێرە کۆبوونەتەوە بۆ ناساندنی کتێبێکی تر و قسە و باسکردن لەسەر بابەتێکی تر. بەڕێزان، کۆڕی ئەمڕۆمان بۆ نووسەر و شاعیر ڕەوەند ساڵح حەسەنە بۆ ناساندنی کتێبێک بە ناوی ژنێک وەک دەق کەزی وەگمانە کە ئەم کتێبە پێکاتوە لە کۆمەڵە لێکۆڵینەوەیەک. هاوکات منیش خوێندنەوە بۆ کتێبەکە دەکەم. بەڕێزان، ڕەوەند ساڵح حەسەن مامۆستای زمان و ئەدەبی کوردی قۆناغی ئامادەییە لە سلێمانی. دەرچووی کۆڵیژی زمان بەشی کوردی لە زانکۆی سلێمانی، هەڵگری بڕوانامەی ماستەرە لە ئەدەبیاتی فارسی. خاوەنی کتێبێکی شعریە بەناوی لێگەڕێن باژنێک بدوێ. ئەم کتێبەی ئێستاشی کە ناساندنی بۆ دەکەین دووەم کتێبی چاپکراویەتی. بەڕێزان، خاتوڕەوەند ساڵح بەشداری زۆرێک لە فیستیڤاڵی شعری کردووە لە شارەکانی هەرێم و بەشداری چەندین کۆنفراسی زانستی نێودەوڵەتی و دیداری ئەدەبی کردووە. لە چەندین ڕۆژنامە و گۆڤاردە بابەتی بڵاو کردوتەوە و کۆمەڵێک دەقی وەرجێردراونەتە سەر زمانی عەرەبی و فارسی و ئینگلیزی. هاوکات چەندین دیمانەی رادیۆ و تەلەڤیزیۆنیشی ئەنجام داوە. خۆشەویستان، بەر لەوەی من و خاتوڕەوەند دەست بە قسە و باسەکانمان بکەین، پێم خۆش ئەوەتان پێڕا بگەینین کە کۆڕی سێشەممەی داهاتوومان بۆ نووسەر و ڕۆمان نووس جەلال عەبدوڵڵا بە ناوی جیاوازیەکانی نێوەن شێوەزاری کرمانجی سەر و شێوەزاری کرمانجی خوارووە. لە کۆتاییشدا ئێوەش دەتوانن بە قسە و باس و تێبینی و پرسیارەکانتان کۆڕەکانمان دەوڵەمەند بکەن. سوپاس بۆ ئێوە و فەرموو خاتوڕەوەند. بە کوردی دەژیم، بە کوردی دەمرم، بە کوردی دەیدەم وەرامی قەبرم، بە کوردی دیسان زیندوو دەبمەوە، لەو دنیاش بۆ کورد تێ هەڵدەچمەوە. سڵاوی جوانی و ئەدەبیات و شعرتان لێبێ، سڵاوی ئەم بەیانیە جوانە کە تیای کۆبووینەتەوە کە ئەدەب کۆمان ئەکاتەوە، کتێب کۆمان ئەکاتەوە. زۆر بەخێر بێن، سەر و سەر چاوی من زۆر خۆشحاڵم. من طبعاً لە مێژە زۆرترین برادرانم لە هەولێر، من هەر بەناو لە سلێمانیم، باشترینەکانم لە ئێرن، لە هەولێرن. اینجا جارێکی تر هەولێر ئەوەندەی تر شیرین و خۆشەویستتر بوو لام کە بۆ ئەم کتێبم باوەشیان کردەوە. طبعاً زۆر پێویستە، زۆر سپاس و پێزانین و دەستخۆشیم بۆ دکتۆر سالار عوسمان کە ئەرکی چاپکردنی ئەم کتێبەی خستە سەر شانی خۆی. سپاسیانەکەم. سپاس بۆ ئەم هۆڵە جوانە و دەستگای مکریان. سپاس بۆ کاگناڵە کە 2 هەفتەیە بەردەوام لە پەیوەندیە لەگەڵم وە کاتێکی زۆری بەخشیوە بە خوێندنەوەی کتێبەکە هەتا سەرنجەکانی خۆی بنووسێ. سپاس بۆ ئامادەبوونتان. طبعاً من لە سەرەتاوە یان بڵێم چەندین ساڵە وەکو شاعیر ناسراوم، وەکو شاعیر بەشداری زۆرێک لە فیستیڤاڵی شعریم کردووە، لە دیدارە ئەدەبیەکان شعرم خوێندۆتەوە، نەک هەر لە شارەکانی هەرێم بگرە ڕۆیشتوم بەرەو خواردتر بەرەو جنوب شارە عەرەبیەکان، لەوێش هەر بە کوردی شعرم خوێندۆتەوە. طبعاً من هەمیشە خزمەتکاری زمانی کوردی و ئەدەبی کوردیم بەڕاستی، بەڵام تموحی من هەر لە شعردا نەبووە، لە چوارچێوە و بازنەی شعرا نەبووە. ینی پێم خۆش بووە زیاتر ئەم خزمەتی ئەدەبیات بکەم و زیاتر بچمە پێش، هەر لە بازنەی شعرا نەمێنم. بەڵام دوای ئەوەی کە ماستەرم خوێند بەڕاستی، هەرچەنە بە زمانی فارسی من خوێندم، بەڵام ماستەرەکەم کە لە ئەدەبیاتی فارسیە، بەڵام هەر بۆ خزمەتی زمانی کوردیە، هەر بۆ خزمەتی ئەدەبیاتی کوردیە، بۆ ئەوەی شارەزای ئەدەبیاتی وڵاتانی دراوسێ بم، شارەزای ئەدەبیاتی جیهانی بم، شارەزای زمانێکی تر بم، خزمەتی ئەدەبیاتی کوردی پێ بکەم.
جا من لە دوای ئەو خوێندنەوە دەستم بە نووسینی بەحس کرد، نووسینی توێژینەوە کرد، چونکە بەڕاستی تمۆحم هەبوو، بەڕاستی حەزم ئەکرد ئیش بکەم لە شعری کوردیە، جا چ شعری کلاسیک بێ شعری ئازاد بێ، چونکە من خۆم نەبەستۆتەوە لە بازنەی یەک جۆر ستایلی شعریدا، چونکە ئەم کتێبە کۆمەڵێک بەحسی ئەدەبیە، بەڵام هەر بەحسەی بابەتێکە. لەوانەیە من ئێستا نتوانم کورتەیەک پوختەیەک لە ناوەڕۆکی کتێبەکە باس بکەم، ئەوەیان جێڵم بۆ کاگناڵە، چونکە هەر بابەتی هەر بەحسەی باسێکە، باشە تایتڵێکە، ئیشکردن لەسەر جۆرە شعرێکە. اینجا ئەم بەحسانەی من لەوانەیە بڵێم زۆرێکیان لە کۆنفرانسی زانستی لە دیدارێکی ئەدەبی پێشکەشکراون، یەک دوانێکی شیان بڵاوم نەکردوونەتەوە کە لە ئێرەیە دامناوە. طبعاً کۆنفرانسە زانستیەکانیان دیدارە ئەدەبیەکان ئەو بەحسەت کە قبول ئەکات ئەو بەحسە زانستیە، ناڵم بەشێکی زۆری بەحسەکان ئەکادیمین، بە شێوازی ئەکادیمی نووسراوە و لیژنەی تەقیمی زانکۆکان تەقیمیان کردو و قبولیان کردو بۆ کۆنفرانسەکە. دوایی ئەم بەحسانە یان لە کۆبەرهەمی کۆنفرانسەکە یان لە گۆڤارێکی زانکۆکەدا بڵاو کراوەتەوە، بەڵام من هەر یەکەیان هیچ شوێنێک بوو، یعنی پێم باش بوو من ئەم بەحسانە لە کتێبێکا کۆ بکەمەوە، بۆ هەمویان ئەدەبین، هەم بۆ ئەرشیفی خۆم، هەم وەکو بەرهەمێک، هەم وەکو ئەوەی کەسێک کە پێویستی بە بەحسە، پێویستی بە ئیشکردنە لەو بوارەدا، یان کەسانێک عاشقی توێژینەوە و لێکۆڵینەوە ئەدەبیاتن، هەمووی بەیەکەوە لە بەردەست بێ، نەک هەریەکەیان لە گۆڤارێک و لە ڕۆژنامەیەک و لە کۆبەرهەمێکی شوێنێکدا بڵاو بنەوە. من هاتم هەر یەک لە ئەمانە کە بەرهەمی 3 ساڵمە لە 2023 تا 26 تیانە 2023 تا 2025 هەر ئەوەندەیە ئەو بەحسانەی کە نووسی و من هەمووی من کۆ کردەوە، نۆ بەحسی ئەدەبیە، هەموویم لە ئەم کتێبەیە کۆ کردوتەوە. ڕاستە هەمویان لەسەر ئەدەبیاتە، هەمویان لەسەر شعرە، کۆمەڵێکیان توێژینەوەی زانستین و هەندێکی شیان لێکۆڵینەوەیەکن و یەکێک لە بەحسەکانم ڕەخنەی ئەدەبیە، یەکێکیان لێکۆڵینەوەیەکی ڕەخنەیە، ئەوانەی تر هەمووی وردەکاری لەسەر ئەو شعرانە. جا من تەنیا تایتڵەکان ئەخوێنمەوە، ئەوی تر جێ ئەهێڵم بۆ کاگناڵە حەسەن ئەو تەواوی بەحسەکانی خوێندۆتەوە، چونکە وەکوتم هەر یەکەیان باسێکە، هەر یەکەیان جۆرە کارێکە کە ناتوانم وردەکاری بەحسەکان یەک بە یەک باس بکەم. یەکێک لە بەحسەکانم مەولەوی و دەلالەتەکانی لە شعری شێرکۆ بێکەسدا. شێرکۆ بێکەس یەکێکە لەو شاعیرانەی کە زۆرترین ناوی کەسایەتی لە ناو شعرەکانی هەیە، جا کەسایەتی جیهانی بێ کەسایەتی کورد بێ، بە کەسایەتی ئاینیەوە، بە کەسایەتی سیاسیەوە، بە کەسایەتی شۆڕژگێڕەوە، بە ناوی شاعیرەوە، بە ناوی ئەو پیاوانەی لە مێژوودا لە ناو کۆمەڵگەدا ناویان هەبووە. شعری شێرکۆ بێکەس سەرشارە لە ئەو ناوانە لە ناوی کەسایەتی. من هاتم ئیشم لەسەر مەولەوی کرد کە شێرکۆ بێکەس چەند جار بە پێی داتا چەند جار ناوی مەولەوی هێناوە. ئەم ناوی مەولەویە دالە مەدلولەکانی پشتی ناوی مەولەوی چین. جا لە دوای نالی یەکەمین ناو کە ناوی زۆر هێناوە ناوی نالی هێناوە، بە پلەی دووەم ناوی مەولەوی زۆر هێناوە. ئەوە یەکێکە لە بەحسەکانم کە توێژینەوەیەکی زانستی ئەکادیمیە. بەحسێکی تریانم ئافرەت لە شعرە کوردەکانی سافی هیرانیدا. سافی هیرانی شاعیرێکی کلاسیکە سەربەڕێبازی سۆفی گەریە، چۆن باسی ئافرەت دەکا، ئەوەیان بەحسێکی ترمە. بەحسێکی تر زمان بەخشین یان ئیشم لەسەر تەشخیص کردو بە کەسکردن بە شتە بێگیانەکان لە گۆڕستانی چرەکانی شێرکۆ بێکەسدا، لە ئەو ڕۆمانە شعری شێرکۆ بێکەسدا چۆن شتەکان هەموو شتە بێگیانەکان قسە دەکەن هاتوونەتە زمان. ئەوەشیان هەر بەحسێکی زانستیە. یەکێکی تر لە بەحسەکانم باسی چیای شەنگال دەکەم لە شعردا،
جیای شنگال وەکو فریشتەیەکی ڕزگارکەرە بۆ خەڵکە ئێزیدیەکە بۆ خەڵکی شنگال لە هەر هێرش و پەلاماردانێک پەنایان بردووەتە بەر چیاکە ئەمەیان لە 2 دەقدا ئیشم کردووە 2 زاری جیاواز یەکێکیان دەقێکی دکتۆر عارف حیتۆ مەسیحی دووەم عفو هەڵبەستا شنگالێ دکتۆر عارف حیتۆ کە باسی ئەو پەلاماردانەی داعش ئەکا بۆ سەر ئێزیدیەکان و بۆ شنگال یەکێکیشیان دەقێکی زۆر بەڕێز کاک سەباح ڕەنجدەر بە ناوی مەسیحی دووەم ئاگری بۆ شاعیران لە خوداوەند دزی چۆن باسی چیای شنگال دەکا کە فریاد ڕەس و ڕزگارکەری ئەو خەڵکەیە لەناو شعرەکەدا باسی ئەوە دەکەم یەکێکی تر لە بەحسەکانم بەحسێکی سۆسیۆ ئەدەبیە ئەمەیان هاوبەشیە لەگەڵ دکتۆرە شەرمین خۆی اختصاسی کۆمەڵناسیە منیش ئەدەبیم هاتین چونکە ئەم برادەرایەتیە زۆر بەقوەتە هاتین بەحسەکەش ئەوەمان دروست کرد بەحسێکی سۆسیۆ ئەدەبیمان دروست کرد لەسەر دیاردە و ڕەفتارە کۆمەڵایەتیەکان لە شعرە کوردیەکانی عەلی حەریریدا باسی کۆمەڵێک دیاردە و ڕەفتاری کۆمەڵایەتی ئەکەین لە شعری عەلی حەریری ئەویش لە کۆنفرانسێکی زانستی پێشکەشمان کرد بەحسێکی ترم ئازادی لە شعری ژنە شاعیرەکان بەگشتی چۆن باسی ئازادی دەکەن و بە تایبەت بە نمونە نەزەندبەگی خانیم هەڵبژاردووە نەزەندبەگی خانی چونکە زۆر تەکید لە ئازادی ئەکاتەوە تەنانەت لە یەکێک لە دیوانە شعرەکانی هەر بە شعرێک بە ئازادی دەستپێکە ئەڵێ من هەرچی چالاکێک دەینوێنم هەرچی شعرێک دەینووسم هەرچی کارێک دەیکەم هەمووی لە پێناوی ئازادیە هەر کتێبەکەی بەوە دەست پێ دەکا بۆیە چوم نەزەندم هەڵبژارد کە چۆن باسی ئازادی دەکات بەحسێکی ترم ئەمەیان لێکۆڵینەوەیەکی ڕەخنەییە لێکۆڵینەوەیکی ڕەخنەیە لەسەر شعری 5 خانمە شاعیر ئەوە باسی ڕاوەکردنی دەقەکانیان دەکەم ماناکانی ئەودی و دەقەکانیان ئەمەیان لێکۆڵینەوەیەکی ڕەخنەییە 5 ژنە شاعیرە سازیان شەهید تاڵیب ژیان سعید قەرەداخی ڕێزان قەساب خاتو شەرمین وەلی لەیلا ڕەزایی بەداخەوە یەکەم جارم بوو بیبینم بەڵام دوای ئەوە ماوەیەک بەر لە ئێستا بەداخەوە کە خۆی ئینتیحار کرد ئەو خاتونە جا ئەوەم پێناخۆشە کە لەو شوێنەیە کە ئەو بەحسم پێشکەش کرد زۆر ڕەخنەم لێی گرت وتم یعنی تۆ بۆچی هەمیشە بێزاری لە ژنبوون بۆ ڕائەکەی لە ژنبوون بۆ ژنبوونی خۆت بە پیرۆز بە مقدس نابینی بۆ هێندە خۆت لە پەڕاوێزە ئەبینی بۆ خۆت بەکەم ئەزانی هەموو شعرەکانی شیوا بوو هەمووی وابوو منیش بەڕاستی بەڵام ئیتر ئینسانێکی منکوب بوو ڕەشبین بوو بێزار بوو یعنی بەداخەوە کە ماوەیەک بەر لە ئێستا ئەو خاتونە شاعیرە خۆی کوشت جا هایکۆی زۆر جوانی هەبوو ئەو شعرانی لای من بۆ هەم قەسیدەیەک بۆ هەم کۆمەڵێ هایکۆ بوو هایکۆکانی زۆر جوان بوونم خاتونە بەحسێکی ترم نۆستالژیا لە شعرەکانی شێرکۆ بێکەسدا ئەوە کورتەیەکی نامەی ماستەرەکەم نۆستالژیا لە شعرەکانی شێرکۆ بێکەس بە بەراورد لەگەڵ ئەحمەد شاملۆ ئەوەیان کارێکی بەراوردکاریە بەڵام کورتەیەکی خستە ئێرەوە هەمووەکو وتارێک زۆر پێم جوان بوو کورتەیەکی ئەو باسەی تیابێ نۆستالژیا لە شعرەکانی شێرکۆ بێکەسدا نۆستالژیای تاکچی و نۆستالژیای کۆمەڵچی و بە کۆمەڵێک نمونەی شعریەوە یەکێکتر لە بەحسەکان ئەمەیان لەوانەیە بڵێم ئەم بەحسەکە کردمە ناو ئەم کتێبەوە کۆتا بەحس لادانی ڕێڕەوی عیشق لە ژنەوە بۆ نیشتیمان لای ئەسیری ئەمە یەکەم هەنگاوی نووسینی لێکۆڵینەوەم بوو بەڕاستی لەوانەیە بڵێم وەکو بەحسەکانی ترم بەقوەد نییە تێر و تەسەل نییە قوڵ نییە بەڵام وەکو یادگاریەک پێم خۆش بوو لە ناو کتێبەکە هەبێ کە یەکەمین هەنگاوم بوو یەکەمین هەوڵم بوو ئەم کارە لەسەر ئەسیری چونکە ئەسیری 14,000 بەیتە شعری خۆی شعری دڵداری
هەمووی سووتان بەدەستی خۆی شعرەکانی سووتان و هەمیشە هانی شاعیرانی ئەدا کەواز بێنن لە باسی خەت و خاڵ و پرچ و باڵا و قەد و باز لە جوانی ژن بێنن وەرە نیشتیمانەکەمان پێویستی بەو عشقەیە نیشتیمانەکەمان پێویستی بە خەباتە بە هەوڵە بنووسینە بە شعرە جا لە باسی ئەوە ئەەکەم لای ئەسیری کە وازی لە عیشقی ژن هێنا ڕێڕەوەکەی گۆڕی بۆ عیشقی نیشتیمان ئەوەش کۆمەڵێک نمونەی تایە بەڵام لەوانەیە بڵێم یەکێکە لە لێکۆڵینەوە سادە و ساکارەکان ئەمانە لێرەدا قسەی من بوون لەسەر کورتەیەک لە تایتڵ و بەحسەکان بەڵام بە هیوام وەکو چۆن ئەم کتێبە کە بە فیلەکە گەشتە لای جەنابی دکتۆر سالار عوسمان یەکسەر قبوڵی کرد و نردی بۆ چاپ زۆر پێی جوان بوو بە هیوام شایستەی بەر نور و دیدە و کات و وەختی ئێوەش بێت و بیخوێنەوە هەم چێژی لێ ببینن هەم سوودی لێ ببینن و هەم سەرنجتان هەبێ ڕەخنەتان هەبێ هەموو کتێبێک قابلی ڕەخنەیە قابلی سەرنجە قابلی لێکۆڵینەوەی زۆرە من ڕاستە کتێبەکە لێکۆڵینەوەیە بەڵام ئەشێ ئەمیش قابلی چەندین لێکۆڵینەوەی ڕەخنەی بێ قابلی توێژینەوە بێت و بە هیوام بتوانن کتێبەکە بەردەستان بکەوێت و ئێوەش بیخوێنەوە و خوێنەری بن سپاس بۆ گوێگرتنتان ئێستاش بە کاگناڵە حەسەن سپاس دەکەم کە کات و وەختی زۆرت بەخشی و بە خوێندنەوەی و هەرچی سەرنجێکی هەیە بەڕێزان دیسان زۆر بەخێر بن و زۆر سپاسی هاوڕێی شاعیرمان نووسەر خاتوڕەوەند دەکەین بۆ چاپکردنی ئەو کتێبە جوانە بۆ هاتنی لە سلێمانیەوە بۆ ئێرە ئەوەی مای خۆشحاڵیمانە ئەوە یەکەم لە کۆڕەکانمان یەکەم خاتونە کە کۆڕمان بۆ دەگێڕێ لەوەیان ئیتر زۆر خۆشحاڵین کە لەمەودا لە بەرنامەکانمان خاتونی تریش هەیە و بەڵام ئەوە وەکو ڕێزکە شوێنێک یەکەم خاتونی ئەو هۆڵەیە سێشەمەی موکریانێ کتێبەکەی بە ناوی ژنێک وەک دەق کەزی وەگمانە سەرەتا ئەو کتێبە لە چاپکراوی ئەوەیە ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دموکراتی کوردستان ینی هەر لای خۆمانە لای دکتۆر سالاروان چاپێکی جوانە ئیتر بابەتی جوانی تایە لە کۆمەڵە لێکۆڵینەوەیەک پێکاتووە کە من وەکو نووسەرێک و لێکۆلەرێک زۆر چێژم لێبینی لە خوێنەوەکان وە چکە ینی نووسینی لێکۆڵینەوە هەندێکیان هەیە بەس زانیاری بەخشە و هەندێکیان هەم زانیاری بەخشە و هەم چێژ بەخشیشە چکە بە زمانێکی ئەوەندە جوان لایەنی معریفی و ئەدەبی و زانیاریەکان دەگەیەنێ چۆن شعر چێژی هەیە زۆرێک لە نووسەران لێکۆڵینەوەکانیشان چێژی هەیە جا ئەمە یەکێکە لەوانە کە هەم چێژی هەیە هەم پڕە لە زانیاری و لە بابەتی ئەدەبی زیاتر لێکۆڵینەوەکان هەمووی لەبارەی شعرە بەڵام لە زۆرێک لە بابەتەکان پەیوەندی ئافرەت و شعر باڵێن یان ئازادی و شعریان مەسەلەن بابەتی ترکە خۆی باش بوو خوێندنەوەی تایتڵەکانی لە کۆڵمن کردەوە چکە ئەگەرنا کاتی زیاترم دەبا بەوە بکوژم ژنێک وەک دەق ینی تایتڵەکەی زۆر سەرنجڕاکێشە زۆر ینی پڕمانایە خۆی لە خۆیدا هێمایەکە لە پشتی ئەو هێمایە چەندین مانای قوڵ هەیە ژنێک وەک دەق ینی دەقێکی جوان دەقێکی پراوپڕ لە هەستی مرۆیی پراوپڕ لە خەون کەزی وەگمانە بەڕاستی کەزی ئێستا بۆ ئێمەی کورد هێمایەکە هێمایەکی گەورەیە من کاتێ کەزی ئەو شەڕوانیان بڕی کۆپڵە شعرێکم نووسیم من خۆم قژم درێژ نییە بەڵام لەمە دووە هەموو قژی درێژی شعر و قەسیدەکانم دەکەم بە کەزی یعنی کەزی ئێستا هێمایەکە بۆ ئێمە تەنانەت لە پشتیەوە هێمای چەوسانەوە و داگیرکاری و هەموو شتێک ینی یەک وشەیە بەڵام وەکو هێمایەک زۆر مانای گەورەی لە پشتە جا لێکدانی ژنێک وەک دەق کەزی وەگمانە بەڕاستی هەوڵدانێکی داهێنەرانەیە بۆ دروستکردنی ئەو تایتڵە یعنی
زۆر پێم جوان بوو کە دوو دەستەواژەی لێک داوە، دوو دەستەواژەی پڕمانە کە کردیتی بە تایتڵی کتێبێک زۆر شایستەیە لەگەڵ ناوەڕۆکی کتێبەکە هاوتەری بە کە زۆرێک لە بابەتەکە هەندێک لە بابەتەکان لەسەر ئەگەر کەزی هێمان نییە بەس بۆ ئافرەت، کەزی وەکو بۆ مرۆڤ، بەڵام لای ئێمە ڕەنگە هێماکەی جیاواز بێ. بەهەرحاڵ تایتلەکەشم زۆر بەدڵ بوو، زۆر پڕمانە بوو. ئێستا هەوڵ دەدەین بێگومانە من ناتوانم ئەو کتێبە هەر هەموو قسەی لەسەر بکەم لە ماوەی چارەجێک، بەڵام چەند بابەتێکی گرنگ قسەی لەبارەوە دەکەم. خۆشی تایتلەکانی هەموو خوێندەوە، ئیتر کتێبەکەش لە دەرەوە هەیە لە کۆتاییدا نرخێکی ئاسایی لە سەدانراوە، ینی 150 داشکانمان بۆ کردووە، دەتوانن بەدەستی بهێنن، هیواداریشم بەدەستی بهێنن و بیخینەوە، چکە کتێبەکە یەکێک لەو کتێبانەیە کە شایستەیە بخوێنرێتەوە. ڕەنگەوە دوا قسەی من بێ بۆ هەڵسانگەاندنی ئەو کتێبە کە دەڵم کتێبێکە شایستە بەوەیە بخوێنرێتەوە. لە چوارچێوەی بابەتەکان سێ بابەتی لەبارەی شێرکۆبێکەسە، شعرەکانی شێرکۆبێکەس. من هەوڵ دەدەم قسە لە بابەتی مەولەوی و دەلالەتەکانی لە شعری شێرکۆبێکەسدا بکەم، چونکە دوو بابەتەکەی تر ڕەنگە کاتمان نەبێ باسییان بکەین. بۆ نمونە گۆڕستانی چراکان یەکێکە لە ناوازەترین شعری شێرکۆبێکەس. لەوێدا شێرکۆ نەک لە گۆڕستانی چراکان یان لە زۆربەی شعرەکانی بە دیاردەک یعنی ڕۆح دەخاتە بەر شتە بێژیانەکان، مەسەلەن شتەکان قسە دەکەن، خاک قسە دەکات، درەخت قسە دەکات، باران قسە دەکات، زەمن قسە دەکات، هەموو شتێک قسە دەکات لە ناو شعری شێرکۆبێکەس. یعنی ئەوە تەنها تایبەت نییە بە شێرکۆبێکەس، زۆربەی شاعیرە داهێنەرەکان، یعنی شاعیر ئەگە داهێنەر بێ دەبێ ڕۆح، یعنی شتەکان بە کارکتەر بکە، ڕۆحی بهێنێتە بەر، یعنی وان لێ بکە قسە بکە، ئاو قسە بکە، ئەستێرە قسە بکە، هەموو شتەکان دەبێ قسە بکەن. جا لە شعری گۆڕستانی چراکانیش ئاواهیە و زۆر جوانیش باسی کردووە. هاوکات نۆستالژیا لە شعرەکانی شێرکۆبێکەس، بێگومان شێرکۆبێکەسێکە لەو شاعیرانی زۆر قسە لە مێژوو دەکا، یعنی دەگەڕێتەوە دواوە. بەڵام یە خاڵی زۆر گرنگەیە، نابێ شاعیر بەس لە سەرابردوو ئیش بکە. یعنی یەکێک لە شاعیرە ئەمریکیەکان ڕخنەیەکیان لێگرلەوەی بوو کە زۆر لە ڕابردوو دەمێنێتەوە، قسە لەسەر ئێستای ناکە، یان پێشبینیەکانی بۆ ئایندە زۆر ناخاتە ڕوو. وابزانم ڕۆبەرت کارلۆز بوو، شاعیرێکی زۆر بەناوبانگە، یەکێکە لە شاعیرە گەورەکانی ئەمریکا، ئەو ڕخنەیە لێژیرایە، زۆر لە ڕابردوو ئیش دەکات. بەرحال مەولەوی و دەلالەتەکانی لە شعری شێرکۆبێکەسدا، شێرکۆبێکەس لە تریفەی هەڵبەستەوە لە ساڵی 1968 تا 1999 دیوانی نووسێ 39 جار باسی مەولەوی کردووە. یعنی شتێکی مەولەوی نەماوە شێرکۆبێکەس نەکردبێتە هێما، وەکو هێمایەک باسی نەکردبێ. ڕیشەکەی مەولەوی، مێزەرەکەی مەولەوی، قژی مەولەوی، ئەسپەکەی مەولەوی، چزانم هەموو شتەکانی مەولەوی، با بڵێن جلو بەرجی مەولەوی، قۆبچەکانی، هەموو شتەکانی مەولەوی کردوتە هێما، ئەوەندە سەرسام بە مەولەوی. طبعا بەر لەوە لە بابەتەکە باسی سیمۆلۆژیا، یعنی زانستی نیشانە و نیشانە سازی باز دەکا. ئیتر نیشانە من بە سێ حاڵەت دەتوانم ئێستا ڕوونی کەمەوە، مەسەلەن بەدەل لە بابەتێکی دوور و درێژی معریفی و ئەوانە بەسێ هێما، بەسێ ئەوە وێنە دەمەوێت زۆر ڕۆشن بێلاتەن. مەسەڵەن ئێستا وێنەی سێوێک بکەین، دەزانی ئەوە هێمایە بۆ سێو، یعنی سێوەوە. ئەگەر دووکەڵ ببینین، دووکەڵ ئەوە هێمایە بۆ ئاگر. لە شوێنێک لە دارستانێک دووکەڵ هەڵسێ، ئەو دەزانی ئەوە ئاگر لەوێ بۆتەوە، چکە دووکەڵ هێمایە بۆ
يعني مثلا لروي كومالاتي ومجتمع وكومالغا وانا لا هندي بفي اتفاق كوتريان كردو هما بو اشتي وانيا كوتر هما بو اشي هرواج روشتوا جاء وانا نشانه كان هما بو شتك زال شعري شيركو بيكاس مولوي هما بو زور شرت هما وكو كسيشي داهنر هما بو كسيشي جوان هما بو كسيشي مثلا هما بو كردستان كباس لا هلب جدكا 5,000 کانیم خنکا 5,000 دارستانم سوتا 5,000 ئەوە دەڵێ ئێستا پرسەدارە مەولەوی شتێکی وایە؟ مەولەویم پرسەدارە یعنی کوردستان پرسەدارە ئێستا شارە زور و هەلەبجە پرسەدارن بزانە هێمایە بۆ کوردستان مەولەوی لەوێن دەرێ یان لە شوێنێک دەڵێ ئەو قەڵەم و کاغەزە لەسەر مێزەکە هەڵمەگرن نەوەک مەولەوی بێتە ژوورەوە یعنی مەولەوی وەک نووسەرێکی داهێنەر هەمیشە لە مێشتی شێرکۆ بێکەسدا بووە و ئەوەش چەند هۆکارێکیە مەسەلەن یەک لەوانەیە خۆی بە میراتگیری مەولەوی دابنێ حەز بکە وەکو مەولەوی لەو چەرخی لەو دەورانە ئەویش جێگای مەولەوی بکرێتەوە چکە لێرەدا لە دەورانێک مەولەوی کەسێکی داهێنەر بووە ئەویش دەبێ ئەمڕۆ وەک مەولەوی داهێنەر بێ یعنی پەرچەمی داهێنان هەر بەدەستەوە لە دوای مەولەوی بەدەستخۆیەوە بێ ئەوە زۆر گرنگە چونکە من ئەوەم لە شێرکۆ بێکەس بیستووە لەسەر مەسەلەی نەتەوەیی لە چاپێکردنێک باز دەکا دەڵێ چەمچی نەتەوە لە شعرە لە ئەحمەدی خانیەوە هاتووە تا حاجی قادر لە حاجی قادر هاتووە تا بێکەسی باوچی بزانە پەرچەمەکان لە خانیەوە بۆ حاجی لە حاجیەوە بۆ بێکەسی باوچی لە چەمچی نەتەوایەتی لە داهێنان خۆی ئەوە حەزی خۆیەتی لە مەولەویە بۆ خۆی لەوانەیە 50 ساڵتر کەسێک دیعای ئەوە بکە لە شێرکۆش بۆ ئەو ئەوەم بیر نەچێت شێرکۆ بێ کەسیش لە مقابلەیەکە باسی ئێوە دەکا کورە شێرکۆنا عەبدوڵڵا پەشێو شێرکۆ لەسەر بێکەسی باوشی باسی ئەوە دەکات لە خانیەوە بۆ حاجی لە حاجەوە بۆ بێکەسی باوچی پەشێو ڕاستە و خۆ لە مقابلێکی تەلەڤیزیۆنی ئێستا لە یوتیوب لە ئەوە شەیە لە یوتیوب دەڵێت ئەو چەمکینەتەوەیە من ئیش لەسا ئەوە دەکەم لە خانیەوە هاتۆ تا حاجی لە حاجەوە من پەرچەمی لە نێو شعرە پەرچەمی نەتەوایەتەکە هەر بەرز ڕابگرم یعنی ئەو بۆ خۆی پەشێو جا وەکو گوتم 39 جار لە ماوەی ئەو چەند ساڵە باسی مەولەوی کردو هەر جارێ هێمایەکی لە پشت ناوەکەیەتی داهێنان جوانی چوزانم هەموو شتێک یعنی پێویستە بابەتەکە بخوێننەوە چکە زۆر دوور و درێژە چیای شنگال وەک فریشتەی ڕزگاکە لە شعری کوردیدا خۆی باسی کرد ئیشی لەسەر دوو قەسیدە کردی قەسیدەیەکی کاک سەباح ڕەنزدەر و قەسیدەیەکی عارف حیتۆ کە چیە نەک تەنها هێمایمانەوە بەرگریە بۆ شنگالیەکان بۆ هەموو کورد زۆر جاران بە ئێمەیان وتویا ینی ئەوە باوە کە ئێمە هیچ هاوڕێ و هیچ دۆستێکمان نییە جگە لە چیا دۆستی ئێمەیە چیا هۆکاریمانەوەی ئێمە بووە چیا ئەو هێمایە دەگەنێمانە ژیانە بۆ ئێمە یعنی نەک بۆ شنگال ئەوە زۆر دروستە جا بابەتەکە لێ باسی مەسەلەن مێژووی شنگال و ئیتر پەلا مەردانەکە وازم 72 جارە 73 ئەوەی ناوی چییە داعشە حتا لە سەردەمی عوسمانیەکانیش وان لێ هاتەوە سەفەویەکان هەتا لە ئەوەی سۆران لەوێش ناوی هاتووە ئەوەی خانزادی سۆران لەسەر یەک لە میرنشینە کوردەکانیش لە کاتی میرنشە کوردەکانیش هەتا لەوێش تووشی ئەوە بوونەتەوە یعنی 73 جار ئەوانە هەولیان داوە ئیبادەیان بکەن ڕەشیان کەنەوە بە خلافاتی ئاینی و نازانم قسەی قۆڕ و ئەو شتانە
بەڵام لە بنەچەدا کوردن یعنی وەکو ئەوەش بابەتێکی گرنگە هەم شعرەکەی سەباح ڕەنزەر شعرێکی زۆر نایابە ئیتر هەتا تایتلەکەش مەسیحی دووەم ئاگری بۆ شاعیران لە خوداوەند دزی تایتلێکی زۆر ناوازە و جوانە. دەمەی بەسی بابەتێکی گرنگ بکەم ئازادی لە شعری ژنە شاعیر من زۆر ئەو تعبیرە لەگەڵی نیم ژنە شاعیر لە وتارێک باسم کردووە شعر و ڕەگەز دەکرێت نەزەند بە جیخانی شاعیر ڕەگەزەکە نەخەینە پێ شاعر ئەو شاعیرە جوانەمان ئەو شاعیرە ئازیزەمان شعری زۆر نایابی هەیە ڕۆشنبیرێکی جوانە شاعیرێکی جوانە قەڵەمێکی بوێری هەیە مەسەلەن شعرێکی هەیە دەڵێ لە مەچکۆ دانیشتم و جگەرە دەچێشم داوای چرخ لە کوڕەکەی تەنیشتم دەکەم یان دەڵێ بەدەم ڕێگاوە دۆندرمە دەخۆم ئایسکرێم دەخۆم ئیتر زۆر شت باز دەکات لە نێو شعرەکانی کە ڕەنگە بۆ ئافرەتێک یا بۆ خانمێک ئەوە ئاسایی نەبێ بەڵام ئەو سنوورانە دەبەزێنێ چکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی پیاسالاریە کۆمەلگایەکی ناڵێم دواکەوتووە بەڵام لە ئاستی پێشکەوتنی دنیا لە ئاستی پێشکەوتن لە دنیادا یعنی دەتوانین بڵێن لە دواوەیە جا بۆ مەسەلەی ئافرەت لەژێر کاریگەری کولتوردان لەژێر کاریگەری ئایندان ینی بیرکردنەوەیکی هاوچەرخمان نییە بۆ ژیان جا ئەو شاعیرە مەسەلەن ئێستا ئەوەی مەچکۆ باسم کرد یان ئەگەر من بمنووسیبە زۆر ئاسایی بوو لۆ چکە پیاو دەتوانێت زۆر لەوەش زیاتر یعنی پیاو بزانە هەمیشە بە باڵی ئافرەتدا هەڵدەرێ بە سینجیدا هەڵدەرێ بە هەموو شتێکی دا هەڵدەڵێ بەڵام ژن تەحەفوزی هەیە بەڵام هەندێک لە شاعیرەکانمان عنسری ژنیش زۆر قەڵەمێکی بوێریان هەیە یەک لەوان نەزەند لازۆ مەسەلەن قەڵەمی زۆر بوێرن حسابیەوە ناکەن ئەوان ئافرەتن لە کۆمەلگا وەک ئەوەی دەرەجدوو نا ژنبوونی خۆی شانازی پێوە دەکا بەڕاستی شاعیر دەبێ ئەو هابێ هەسە من شانازی بە پیاوەتی خۆم ناکەم هەبە جددی ئەو ڕۆژە گوتم من پیاوەتی خۆم دەفرێشم کەمترین نرخی لە سەدا دەنێم چکە نەیتوانی بمکە بە مرۆڤ پیاو زاڵمە بەڵام ژنبوون بەڕاستی دەبێ شانازی پێوە بکرێ شاعیرێک نابێ لەژێر کاریگەری کللتورەکەی لەژێر کاریگەری ئاین لەژێر کاریگەری نازانم چی شەرم لە ژنبوونی خۆی بکە نەتوانێت بە ئازادانە هەستەکانی خۆی دەرببڕێ بەڵام نەزەند بوێرانە هەستەکانی خۆی باز دەکا وەکو شاعیرێکی ئازاد دەنووسێ بەڵام چەمچی ئازادی و شاعیر من لە ڕوانگەیەکی ترەوە دەمەوێت قسەی لەسەر بکەم وەک چۆن سارتە دەڵێ من بێویست خۆم هاتوومەتە دنیا دەبێت کەسێکی ئازاد بم ئازادی تاک و بە پێی تێڕوانی هایدگەریش مرۆڤ کە لەدایک دەبێت بوونێکی ناتەواوی هەیە لە ڕێی داهێنانەوە بوونی بەرەو کامل بوون دەبا شاعیر بۆیە دەبێت ئازاد بێ لە ژێر کاریگەری هێزە دەرەچەکاندا نەبێ ئەگەر ئازاد نەبوو یعنی مرۆڤش کۆیلێ مرۆڤی کۆیلە هەر لە خودی هایدگەریش دەڵێ داهێنانی دەکەوتە ژێر پرسیارەوە یعنی ناتوانێت داهێنان بکە ئێتۆ کە ئازاد نەبووی ناتوانێت بوونی خۆت بەرەو کەمال بەری ناتوانانی شناسێک بۆ خۆت بەدەست بهێنی یعنی ئازادی شاعیر چ ڕەگەزی پیاو چ ڕەگەزی ئافرەت پێویستە ئازاد بێ لە نێو ڕوبەری نووسین نەکەوێتە ژێر کاریگەری هێزە دەرەچەکان خۆی بێ خودی خۆی بێ لە ژێر کاریگەری خەون و حەز و ئارەزوەکانی خۆی بێ ئەو قسەی دەیکا بە خاتری خاتران نیکە بە خاتری کللتورەکەی ئەو قسەیە نەکە بە خاتری دەسەڵات ئەو قسەیە نەکە بە خاتری مێزەکەی کورسیەکەی کە مەنسەبێشیە ئەو قسەیە نەکە بە خاتری حەزەکانی خۆی ئەو قسەیە بکە ئەو قسەی دلی خۆی بی بەمانای کەلیمە لەو کاتێ ئازاد دەبێ ئەو کەسێکی ئازادە بەڵام من ئێستا بە خاتی کاکاروان چکە لە مکریان ئیش دەکەم هەموو ئەو شتانە بڵێم بە خاتری ئەو یعنی من چی هەستەکانی خۆم چی خەونەکانی خۆم چی دەبێ ئەو قسانە قسەی دلی خۆم بێ
شاید بە قازانجی مکوریانیش بێ یا بە قازانجی مکوریانیش نەبێ ئەگەر قەناعەتم بە قسەی هەبێ هەر دەبێ بیکەم چوە قسەی دڵی خۆمە جا ئازادی بۆ شاعیر زۆر گرنگە چکە ئەگەر شاعیر ئازاد نەبێ ڕێک داهێنانەکەی دەکەوێتە ژێر پرسیارەوە بەجیا لەوەی نەزەند کە وەک شاعیرێکی ئافرەت شانازی بە ئافرەتبوونی خۆی دەکا ڕێک ممارسەکەی هەستەکانی خۆی و خەیاڵەکانی خۆی و خەونەکانی خۆی دەکات نێو شعرەکانی قەڵەمێکی زۆر بوێرە ئێمە شانازی پێوە دەکەین وەک چۆن ئەو شانازی بە ژنبوونی خۆی دەکا ئێمەش دەمانەوێت هەموو ژنەکان شانازی بە ژنبوونی خۆیان بکەن و ئازادیش هەر ئەوە نییە من وەکو شاعیرێک لە نێو شعرەکانم ئازاد بم ئەوە زۆر گرنگە بەڵام دەبێ هەولی بەدیهێنانی ئازادیش بدەم بۆ کۆمەلگاکەم بۆ ئەوی تریش چونکە ئازادی بەهاکەی لە بەهای مرۆڤ بوون کەمتر نییە چونکە ئەگەر تۆ ئازاد نەبووی شوناسی مرۆڤ بوونت دەگۆڕێ لە کەسێکی ئازادەوە دەگۆڕ بۆ کەسێکی کۆیلە یعنی ئازادی ئەو بەهایە شناسی مرۆڤ بوونت دەگۆڕێ لە کەسێکی ئازادەوە دەتکا بە کەسێکی کۆیلە بارحاڵ ئەوەش بابەتێکی زۆر گرنگ بوو ویسم قسەی لەسەر بکەم چەمکی ئازادی و شعر یا ئازادی و شاعیر بابەتێکی تری کە لەسەر کۆمەڵە شاعیرێک کە خۆی ناوەکانی گوت سازیان شەهید تالیب و ژیان سەعید قەرەداغی و ڕێزان قەساب و شەرمین وەلی کە خۆی لێرەیە لەیلا ڕەزایی ئەوانە کۆمەڵی شعری ئەو شاعیرانەی خستۆتە بەر لێکۆڵینەوە ئەوانە پێویستە بخوێنرێتەوە یان چگەر باس لەو ئەوانە بکەن دەبێت نمونەی شعرەکان بین و ڕێی شاعیر یا ڕێی خۆشمان لەسەر دەربڕین بەڵام کاتی ئەوەمان نییە ئەو بابەتەش گرنگە پێویستە بخوێنرێتەوە نۆستالیژە لە شعرەکانی شێرکۆبێ کەس باسمان کرد کە شێرکۆبێ زۆر ئیزە شەمێژوو دەکاو ئەوانە ینی بەڵام ئەوە نییە تەنها لە ڕابردوودا بمێنێتەوە شاعیرێکی زوانەوە هەمیشە خۆی نوێ دەکاتەوە ئیشی لە ڕابردووش کردووە ئیش لە ئێستاژا دەکات لادانی ڕێڕەوی عشق لە ژنەوە بۆ نیشتیمان لای ئەسیری دوو دقە لەسەوە قسە دەکەم کۆتایی بەقسەکانم دێن ئەسیری وەکو خاتوڕۆن باسی کرد 4000 چەند 4000 دێرە شعری لەسەر 14 دێر بەیتە شعری لەسەر شعری عشق و ئافرەت و ئەوانە نووسیە لە پڕێکە هەمووی دەدڕێنێ دەسووتێنێ هەستەکانی تەواو تەحویل دەکا بۆ مەسەلەی چەمکی نەتەواتی و ئیش لەسەر نیشتیمان دەکا چونکە ئەوەیەک هەبوو لە ڕابردوودا ئەو بیخنەوەیشی زۆر سەقەتە بوو یعنی ئەگەر شعر لەسەر نیشتیمان نەنووسی تۆ شاعیر نیت هەتا جیموکریانی لە کتێبێکی ئەوەی چاپ کردووە دیوانە گچەکەی وەفایی من خۆم هەم بوو لە کورتەکەی باسی دەکە ئەوجا وەفایی پێچەوانەی ئەسیری و حاجی قادر زۆربەی شعرەکانی لەسەر عشق و ئافرەت و خۆشەویستیە دەڵێ ئەگەر لەبەر حوسێن حوزنی مکوریانی برام نەبا من ئەو دیوانەی وەفایم بۆ چاپ نەدەکرد چونکە شعری لەسەر سیاست و نەتەوە و نیشتمان کەم نووسوێ یان نەنووسیوە عشق و ئەوانەی بۆ مهم نییە کەی شعرە لەسەر عشق بنووسی من بە ئەوم کردە وتارێک وەفایی لە نێوان سیاست و ڕۆمانسیزمدا ئەو وتارم لەو کتابیدا هەیە ڕوبەڕوو لەگەڵ شاعر یعنی هەندێک کەس پێیان وا بوو ینی عیبە شعر لەسەر ئافرەت بنووسی لەسەر عشق و ئەوانە بەڵام حیسابی ئەوەی ناکەت ئایا ئەو شاعرە داهێنانی کردویان نا یعنی گرنگ لە شعر نووسین داهێنانە خۆ گرنگ لەوەی نییە من لەسەر ئافرەت دەنووسمیان لەسەر نیشتیمان گرنگ وەیە من داهێنان بکەم زۆرترین ڕوبەری جوانی لە نێو شاعر کۆکەمەوە ئامانجی شاعر جوانیە گەڕانە بە دوای جوانی ئیتر تۆ کە ئەمەد کرد یعنی داهێنانت کردووە جا ئەسیریش وەک حاجی قادری کۆی زۆربەی شعرەکانی دوای ئەوەی شعرە ئەو ڕۆمانسیەکانی خۆی سووتان چەمکی نیشتیمان بوو بەو چەمکە کە ئیشی لەسەر کرد شعرەکانی بەرەو نەتەوەی ڕۆیشت و ئیتر داهێنانی شکر ئەلحەقە بەڵام من تەنها لەوە کە مەسەلەن یعنی پێمان وانە بێ دیارە ئێستا ئەوهانیە ینی لە زەمانی ڕابردوودا وابوو کە ئەگەر لەسەر نیشتیمان نەنووسی لەسەر سیاست نەنووسی چکە ئێمە کۆمەڵگەیەکی
داجی کرابووین و ئازادیمان لێزەوت کرابوو ئەوانە بێ نیشتیمانی دەبا ئیلە لە سەمە ئەوە بنووسی کە زۆربەی شاعیرەکانە هەفتەکانیش ئەوە ناوەڕۆشی بابەتەکانیان بوو بۆیە شعر نەیتوانی لەو ئاسە گەورەیە بەرەو پێشەوە بچیت چکە ئەوەکەت مەحدود بوو خەیاڵەکانت بیرکردنەوەکانت مەحدود بوو بەهەرحاڵ من ئەوەی پێم گرنگ بوو ئۆ بابەتێکم ماوە نازەم کاتم ماوە یان نا 2 دقە ماوە ئێ باشە لەسەر ئەوەی بازمدا دەبا زووتر باسی ئەوە بکەم ئافرەت لە شعرەکانی سافی هیرانیدا سافی هیرانی شاعیرێکە وەکو ئەو شاعیرانەی تەسەوف و شاعیرێکی عاریفە ئێمە لە کۆڕێکدا باسمان کرد لای مەولەوی و بێسارانی کە وەکو دوو شاعیری عاریف چەمکی عەشق یەک لەو چەمکانەیە کە ئیشی لەسەر دەکەن بەڵام چەمکی عەشق لای عاریفەکان زیاتر هۆکارێکە بۆ نزیکبوونەوە لە خوددا پەیوەندیەکە بەڵێ عەشقی حەقیقی چکە هەموو جوانێک لای ئەوان لای خوددایە یان لە دەرەوەی خوددا جوانی نابینن هەموو عەشقەکەیان لەگەڵ خودداوەندا عەشق هۆکارێکە بۆ نزیکبوونەوە لە خوددا هەموو هەستەکانی خۆی و خەونەکانی خۆیان دەخەنە ژێر پێ بۆ ئەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو دنیا و لەگەڵ خوددادا بەهێزتر بکەن بەهەرحاڵ چەمکی عەشق لای سافی هیرانی هەر لەو بابەتەدایە ئافرەت یەکێک بووە لەو بابەتانەی کە سافی هیرانی ئیشی لەسەری کردووە بەڵام بەو ڕوانگە عاریفانەیە وەکو دەڵێن عەشقی حەقیقی کە لە پەیوەند خۆی و خوددا هەتا ئەو جوانەی لە ئافرەتیشیدایە بە جوانی خودای بینیوە وەک بڵێ تیشکێک لە جوانەکانی خوددا بەر ئافرەت کەوتووە یعنی جوانی ئافرەت کە ئیشی لەسەر کردووە لەوەیەکە ئەوە تابلۆیەکە بە دوو حاڵەتێک ئەوە خوددا ئەمەی دروست کردووە ئەو تحفە جوانەیە لایەنێکی تریش ئەو جوانیە جوانی خوددایە تیشکێک لە جوانی خوددا بەر ئەم تحفەیە کەوتووە و وەها جوان دەرکەوتووە تێدەگە یعنی مەبەستم لە هەردوو حاڵەت پەیوەندی بە خودداوەندەوە هەیە هەتا ممارسەی کردی هەستەکانی خۆی و غەریزەکانی خۆی لەگەڵ ئافرەت هەر لە ژێر کاریگەری خودداوەندا بووە کە بوونەوەرێکە خودداوەند دروستی کردووە لەو ڕوانگەیە بووە جا بەڕاستی ویستم بێمە سەر ئافرەت لە مێژوودا کە خات و ڕەوەند باسی کردووە مەسەلەن سەردەمانێک ئافرەت لە کۆمۆنەی سەرەتا لە مجتەمەعی بیدائیدا دەورانێکی خۆی بە دەورانی زێڕین باسی دەکا یان مەسەلەن ئافرەت لەوێ ئەوە نەبوو کەسێکی دەرەجە دوو نەبوو ینی چۆن ئێستا پیا و سالاری و ژن سالاری ئەو کاتی ئەوە نەبوو مجتەمەع بەیەکەوە بوون لێ پیان دەبوو کۆمەڵگەی سەرەتایی بەیەکەوە هەرچیان دەستکەوت وا دەیان خوارد بە شێوەیەکی هەرەوەزی ئەوانە بەڵام دواتر لە ئەنجامی پێشکەوتنی ئامرازەکانی بەرهەمهێنان کە لەو کاتە تیر و کەوان بۆ ڕم بووە چەقۆ بۆ نازانم چی لە ئەنجامی پێشکەوتنی ئەوانە و کەلەکەبوونی سەرمایە ئافرەت بەهۆی مناڵبوونەوە لە ماڵەوە مایەوە و پیا و دەچوەڕا و شکار و دەرەوە ئەوانە دەستی بەسەر ئامرازەکانی بەرهەمهێنان داگرت و لە ئەنجامی کەلەکەبوونی سەرمایە خاوەن پیاو بوو بە خاوەنی سەرمایە و ئامرازەکانی بەرهەمهێنان لەوێدا یەکەمین چاوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤ دەستی پێکرد گەورەترین زەربەش بەر ئافرەتان کەوتن کە چاوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوە دەستی پێکرد گەورەترین قوربانی ئافرەتان بوون و لەوێوە کۆمەلگاکان دەستی پێکرد کۆمەلگەی کۆیلایەتی دەرەبەگ و خاوەن کۆیلە و کۆیلە قۆناغی پاشان قۆناغی دەرەبگایەتی دەرەبەگ و جوتیار پاشان قۆناغی سەرمایەداری درڕندەترین سیستەم لە نێو کۆمەلگاکان و سیستەمەکان سیستەمی سەرمایەداریە کە ئافرەت لە هەموو کۆمەلگاکان لە هەموو سیستەمەکان دوو جار چەوساوەیە جارێک بەدەستی سیستەمەکە مەسەلەن لە دەرەبگایەتی لە کۆیلایەتی لە سەرمایەداری ئافرەت وەکو کە لە ئاسی سیستەمەکە با بڵێن
ئەوەیە چەساوەیە وەکو ژنیش چەساوەیە ئێستا ئاگەم لێتانە ئێستا من کۆتایی بە بابەتەکەم دێهێنم کتابێکی زۆر جوانە حەزم دەکە زیاتر قسەی لەسەر بکەم بەڵام کاتەکەم هەر ئەوەندەیە بەخێر بێن سەر چاوم ئەگەر هەر تێبینی و پرسیاری و شتێکتان هەیە ئیتر دەستان بڵنکەن بۆ ئەوی مەجاڵی قسەکردنتان پێ بدەین بەڵام ئێوەش دەبێت بە کورتی قسەکانتان بکەن زۆر سوپاس